ناوچە کێشە لە سەرەکان لە نێوان بەرداشی پارتی وێکێتیدا دەبنە قوربانی. ئامارەکان ئاماژەی ترسناکیان تێدایە و دەسەڵاتدارانی کوردیش هیچیان لە دەست نایەت. ڕۆژ بە ڕۆژ دانیشتوانی کورد لەو ناوچانە کەم دەکەن و کەسیش باکی بە دۆخەکە نییە. دانیشتوانی ناوچەکان بوونەتە قوربانی یەکەم لە دۆخەکە و حیزبە کوردیەکانیش خەریکی بازرگانین بە دۆخی ناوچەکانەوە. پارتی وێکێتی تا ئێستاش لەسەر تەنها دەستەواژەیەک ڕێک نەکەوتون بۆ وەسفی ئەو ناوچانە و دانیشتوانەکەشی چاویان لە دەستی ئەو دوو حیزبەیە بۆ ڕزگارکردنیان لە نەهامەتی. کەرکووک قودسی کوردستانە، کەرکووک دڵی کوردستانە، کەرکووک ناسنامەمانە، یان کەرکووک و خانەقین یا تا ماوین دەجەنگین. ئەمانە و دەیان دەستەواشەی دیکە پێناسەی یەکێتی و پارتین لەبارەی کەرکووک و خانەقینەوە. بۆیە ئەگەر لە دوورەوە تەماشای ئەو دەستەواژانە بکەیت دەڵێی یەکێتی و پارتی ئامادەن لەسەر کەرکووک شەڕی گەورە بەرپا بکەن و تا دوا دڵۆپی خوێنیان بەرگری لە ماف و ئازادی و کەرامەتی دانیشتوانەکەی بکەن. بەڵام ئاخۆ لەسەر ئەرزی واقع ئەوە چەند ڕاستە. ئێستا کە دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی ئەو دوو حیزبە و دۆخی عراقیش لە بارێکی ناجێگیردایە، کورتچی بۆ کەرکووک پێیە کە مێژووی شەڕکردنی لەسەر ئەو پارێزگایە بۆ چەندین دەی ڕابردوو دەگەڕێتەوە. هەرچەندە ڕووداوەکانی دوای ڕێفراندۆمەکەی ساڵی 2017 هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەکی بوو بۆ پاشەکشەی کورد لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە. بەڵام ئەوە تاکە هۆکار نییە، بەڵکو بەڕای چاودێران و تەنانەت هەندێک بەرپرسی ئەو دوو حیزبەش کوردبینی سەرکردایەتی سیاسی کورد و یاریکردن بە هەستی نەتەوەکانی دیکەی ئەو ناوچانە و خراپ ئیدارەدانی ناوچەکان کاتێک کورتیاندا باڵا دەست بوو دیارترین هۆکارەکانی دیکەی پاشەکشەی کوردن لە ناوچە جێناکۆکەکان. لە دروشمی یەکێتی و پارتیدا ئەگەر تەماشا بکەیت یەک شێوە مامەڵەکردن هەیە بەرامبەر ناوچە جێناکۆکەکان و هەردوو حیزبەکە بە ئەندازەی نزیکی بیرروڕایان داکۆکی لەو ناوچانە دەکەن. بەڵام لە جەوهەردا هەروەک ناوەکە خۆی کە دەگوترێت جێناکۆک یەکێتی و پارتیش ناکۆکن. بۆ نمونە پارتی بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم و یەکێتیش بە ناوچە کێشە لەسەرەکان ناوی دەبات. دانیشتوانی ئەو ناوچانەی کە تا ئێستا یەکێتی و پارتی لەسەر دەستەواژەیەک ڕێک نەکەوتون بۆ وەسفکردنی ساڵانێک کە دەناڵێنن بەدەست داگیرکردنی مڵک و ماڵ و ڕوخاندنی خان و سووتاندنی ڕەز و باخ و کشت و کاڵ تا کوشتنی خودی خۆشیان. ئەوان وەک خۆیان دەڵێن ڕۆژ نییە کەرامەتی تاکی کورد هەنجن نەکرێت و هیچیشمان لە دەست نایەت. بۆیە ناچار بە جێهێشتنی زیادی خۆیان و کۆچکردن بۆ سلێمانی و هەولێر دەبن کە ئەمەش دیسانەوە کارەساتێکی گەورەی لە دوایە. شێخ جەعفەر شێخ مستەفا بەرپرسی لقی 16ی پارتی لە خانەقین لە نوێترین چاوپێکەوتنیدا باسی لە ئامارێکی مەترسیداری گوندە کوردیەکانی سنوورەکەی کردووتی لە کۆی 48 گوندی مەندەلی یەک گوند ماوە کە چۆڵ نەکرابێت و ئەوانی دیکە سەرجەمیان چۆڵ کراون کە بە وتەی بەرپرسەکەی پارتی داعش هۆکاری چۆڵکردنی ئەو گوندانە نییە بەڵکو حەشدی شعبی هۆکارە. ئەو بەرپرسەی پارتی ڕێژەی دانیشتوانی کوردی لەو ناوچانە بەکەمتر لە 500 مەزەندە کرد بە پێی ئەو ئامارانەی کە خستی ڕوو لە کاتێکدا هەر بە وتەی خۆی پێشتر لانی کەم لە 160 ئەو ناوچانە کوردنشین بوون. لە 41 گوندی جەلەولا هەژدەی تەخت کراوە لەگە ئەرزە نەک خەڵکی تانەما تەخت کراوە. لە گوندی مەندەلی نەماوە، گوندی جەلەولا نەماوە، گوندی سەعدێ نەماوە. کوردەکان هاتوتە شەڕەکاتە خانەقین. دۆخی خراپی پارتی وێکێتی لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ڕنگدانەوەی لەسەر دۆخی کورد لە کەرکووک هەیە. بۆ نمونە سەرجەم حیزبە کوردیەکان بەبێ پارتی مانگانە چەند جارێک کۆ دەبنەوە و لێک تێگەیشتنی هاوبەشیان هەیە. بەڵام پارتی هیچ کاتێک بەشداری لەو کۆبوونەوانە ناکات و لەسەر ئاستی باڵای ئەو حیزبەش پاساوی ئامادەنەبوونیان یەک ڕستەیە کە بەردەوام دەیڵێنەوە ئێمە ناچینەوە نێو کەرکووک کە ئێستا حکمی سەرباسی بەڕێوەی دەبات. ئێستا کە عێراق لە سەروبەندی نزیکبوونەوەی لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمان کورد لە کەرکووک گورزێکی دیکەی کاریگەری بەرکەوتووە. ئەویش ئەوەیە بە گوێرەی ڕێژەی کورد لەو پارێزگایە دەبوو لە 150 پۆستەکانی نووسنگەی کۆمسیۆنی هەڵبژاردن لە کەرکووک بەدەست کوردەوە بێت. بەڵام وەک محەممەد عوسمان بەرپرسی مەڵبەندی دوو یەکێتی لە کەرکووک دەڵێت ئەوان لە 125 پۆستەکانی کۆمسیۆنی کەرکووکیشان بەدەستەوە نییە. وەک پێک هاتەش نەتەوەی کورد لە 160 دانیشتوانی پارێزگاکە پێک دێنێ
بۆ پێش دەبواە ڕێژەی کورد لەو مەکتەبە لە 150 کەمتر نەبێت بەڵام لە ئێستادا لە 125 لێپرسراوی بەش و هۆبەکانی نووسینگەکە لە پێکاتەی کوردن. بەهۆی داواکاری و گوشاری بەشێک لە تورکمان و عەرەبەکانی کەرکووک لە ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان گۆڕانکاری کراوە تا دێت پشکی کورد لە کۆمسیۆنەکە کەم دەکرێتەوە. لە شەنگال دۆخەکە خراپترە، لەلایەک گوێرانبوونی قەزاکە و لەلایەکی دیکە بوونی حەشدی شعبی بە تەواوی هێزی خۆیەوە لەو قەزایە وای کردووە پێشبینیکردنی ئایندەی کورد لەو قەزایە قورس بێت. هەرچەندە هەولێر و بەغدا مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو لەسەر دۆخی شنگال و کشانەوەی هێزە چەکدارەکان گەشتنە ڕێکەوتن، بەڵام ڕێکەوتنەکە بە مردووی لەدایک بوو. ئەگەر جاران عەرەبی سونەی ناوچە جێناکۆکەکان تەنها پاڵپشتەکەیان تورکیا بوو بێت، ئێستا حەشدی شعبی بۆ زیاد بووە و کار گەیشتووەتە ئەوەی کورد لەو ناوچانەیەکێک لەم دوو بژاردەی هەڵبژێرێت، یان بێدەنگبوون وەک زۆرینەی لایەنە سیاسیە کوردەکان، یان نەگەڕانەوە بۆ ئەو ناوچانە وەک پارتی. لەم نێوەندەشدا باجەکەی خەڵکی لەسەر حسابی کەمی خزمەتگوزاری و کێشەی ئەمنی و داگیرکردنی مڵک و ماڵیان و شکاندنی شکۆی تاکی کوردەیدات.